جاني اما چەندی برێ خراپە یعنی حساب کە ئێمە سزن بووین ئەتو تازە من لە خراپەی دەچێ سەعاتی خۆ دەرێ لۆ هاتیێرە مرچی خۆمە قۆچانی ڕەشی ساڵی 38م هەیە بیرم لێدایە خانم کردێ دەرێت دەکەی لێرە ئەوە لەوەی ناخۆشتر هەیە تو بچێ خانی خۆت ماڵی خۆت ڕێگری لێ بکە ئێستا ڕوا دەزانم ئێستا جاری دووەمە ئێستا لەدایک بوویمە لەبەرەوەی ئێمە لە 16 ئۆکتۆبرەوە ئێمە حاڵمان زۆر خراپ بوو بەڕاستی هەموو ڕۆژ عسکەریە تعدامان لێ دەکا بەنا شتەکەن دەزانین نەحەقا لەبەرەوەمە گوندی خراپە حتا هەموو بە قەراری 2012 ملکان گەڕایتەوە سەر ناوی خۆمان احترام بە کتابەکەش ناکە قەساتەن قایدی عەمەلیات ئەو لەو ڕۆژەی خۆشتر هەیە ئەو قەرارە دەرچوو ومێدمان هەبوو بە زۆر لامان زەحمەت بوو لەبەر ئەوەی بە خۆت دەزانی ئەو سێ قەرارە دەترساین حتا ئەو ڕۆژە چووینە ماڵی کاک شاخەوانی گوتیمەی خۆمان یەخستە ناوەندێ لەبەر ئەوەی لۆی هەیە بیخێنە ئاخری لێمان پشێما بنەوە ینی قەرارەکە مەوجود بوو بە دەترساین قەت موافق نەبن بەس الحەمدولله بە هیمەتی هەموو ئینسانێکی باش دەستخۆشان لێکەین و ڕزگارمان بوو ئینشاءالله هەر جارێک داهاتنە هەر گوندەشی خڕ دەبووینەوە و هیچ تەسیریان لێ ناکردی وەلو ئەمە خۆ چەکمان نەبوو ئەوان چەکیان هەمەریان پێ بوو مێک زەمینیان پێ بوو بەس ئێمە داری مڕەشەمان پێ بوو دیفاعمان لە خۆمان دەکرد بۆ بێگوتو سەرکەوتون و ئینشاءالله خواشمان لەگەرە و